وەک دەزانین لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواست لەسەر شیرینی بە هەموو جۆرەکانیەوە زیاد دەبێت و لە بازاڕ و دوکانەکاندا چەند جۆرێک لە شیرینی دەفرۆشرێت. بۆی مانگی ڕەمەزانەوە خواستێکی زۆر ئەجگار زۆر بۆی داواکردنی لۆقمە قازی و بامێ و شەربەت و ئەم بابەتانە جا ئێمە بابەتەکانمان گۆڕیوە لۆقمە قازیەکەمان دەستکاری کردووە بە هەنگوین و شیلەیەکی جیاواز دروستەکەین ئەم شێوازە خەڵکانێکی زۆر زۆری هێناوە خواستێکی زۆر زیای کردووە کە ماشەڵڵاوە تا خەڵک سەرەی گرتووە بۆ لۆقمە قازیەکە. خاوەن دوکانێکی شیرینیش باز لەوە دەکات کاتێک بە ڕۆژوو دەبین زیاتر حەزمان بەلای شیرینیدا دەڕوات ئەمەش بۆ بە عادەتێک کە لە ڕەمەزاناندا خوا زیاتر بێت لەسەر شیرینی. بەهۆی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەم و ئەوەشی یە بۆ ئێرە بە خێراتنیەکەم و خوای گەورە تەعاتی هەموو لایەکمان قبول کات و لە مانگی ڕەمەزانە شیرینی خواستێکی زۆری لەسەرە هەر من مناڵ بووم لەو کاتانەی زووە و لە سەرەتای هەشتاکانەوە لە مانگی ڕەمەزانە خەڵک حەزی کردووە بێت شیرینی باتەوە بۆ بەربان. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا جۆرەکانی شیرینی مەگشتی هاوڵاتیان خواستێکی یەکجار زۆریان لەسەری هەیە و لەگەڵ ئەوەشدا زیانی خۆشی هەیە. بۆ ئەم مەبەستەش ئێمە سەردانی دکتۆر هەرێم کەریم ئەحمەدمان کرد تاوەکو بزانین چۆن بە تەندروستی بمێنینەوە لە مانگی ڕەمەزاندا. هەروەها ئەو شیرینیانەی کە بە شێوەیەکی باو لە مانگی ڕەمەزاناندا دەخورێت بڕێکی زۆر لە شیلە و شەکریان تێدایە ئەوەش زیانێکی زۆر بە تەندروستی دەگەیەنێت. شیرینی ئەگەر بکرێت شیرینی دەستکردمان هەیە لەگەڵ شیرینی سروشتی وێ باشتە کەسێک کە بە ڕۆژووە بێ لە باین تا ئێوارە لە بەربانگا بە شیرینیە کە خورمایە لە سونەتە و لە هەندێک سەرچاویتریشە بە مێوژ یاخود بە توی وشی کراوە لەگەڵ پەرداخێکا و بەربانگەکەی بکاتەوە لە ڕووی تەندروستیەوە زۆر بێکێشەیە. خۆ گەریش پەرداخێک شەربەتی فرێژ وەربگرێ نەک ئەو شەربەتانەی کە لە ناوبازاڕا هەیە و بڕێکی زۆر شەکری دەستکرد و شیرینیان تێدایە ئەوە کارێکی باشە. پاشانیش بەدوایە ئەگەر بتوانێت قاپێکی بچووک زەڵاتە یاخود سوپ بخوا ئەجا دوای بەجێهێنانی نوێژەکانی و ماوەیەکی کەم پاشان وەش بە سەرێکەکە کە نانی ئێوارێ بەکاربێنێ چونکە ئەگەر بێت و ئەم ژەمانە هەمووی بەیەکەوە بخوا وا لە جۆگەی هەرز کۆندامی هەرزەکە زۆربەی خوێن لە پەلەکان و لە مێشکەوە بگەڕێتەوە بۆ جۆگەی هەرس و لە دوای بەربانکردنەوە هەز بە بێهێزی و لەشدا هێزانێکی ناخۆشەکە کە زۆر کەس ئەو کێشەی هەیە و ناچاریەکە پاڵکێ بە تاسەخۆ دوای بەربانکردنەوە. لەو کەسانەشە کە بەشی سەروی بۆریەکانی هەوایان هەستیاریانی حساسیت یاخود دەرچەی نێوان دوانزەگرێ و گەدەیان شلە گەڕانەوەی ترشەڵۆکی ماعیدەیان هەیە ئەمانش بەتایبەت لە پارشێوانە پێویستە بە دوور بن لە خواردنی شیرینی لە خواردنی چەوری لە خواردنی سوێری وەک لە کوردەواریاڵە لە خواردنانەی کە ئاوکێشن چونکە ئەمە زیاتر ئەبێتە هۆی وشکبوونەوەی قورگ و بۆری هەناسیان لە بەڕۆژدا کە بەڕۆژون و کۆگەکان زیاکە. کوردواتەنی ڕۆژوشکاردن بەبێ شیرینی نابێت. وەک دەزانین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا خواستێکی زۆر لەسەر شیرینی و جۆرەکانی شیرینی هەیە. خۆی گەورە تەعاتی هەموو لایە قبول بکات و خۆی یارمەتی دەرتان بێت. چاوان عەدنان، دەستگای میدیایی ڤار، سلێمانی.